مامۆستایانی ئاینی و بەس منیش ئەزمونێکم لیان وەرگرتووە بە ئاەتێک ئەمە حەل کراوە. بەڵێ. ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي أحسن. ئەوە بۆ پێغەمبەران و بۆ پیاوچاکان و بۆ سەحابە وابوو بۆ منی بەختیار و بۆ تۆ بۆ خەسوو غەزور و بۆ هەمومان سەدقات ڕاستتر. ئەو مرۆڤانی کە لە بەرامبەرمانە خوای گەورە وای دروست کردووە بە توندی شتەکان وەرناگرێت، بە تووڕەبوون بە ئاسانی شتەکان وەرناگرێت، بە چاوسوورکردنەوە کەمتر وەری دەگرێت. تەنانەت ئەو غەرامەیی یان ئەو زەریبەی حکومەت وەرمانەگرێ و کارمەندێکی داناوە لە پشتی پەنجەرەوەڵێ وێڵکەم یاخوا بەخێر بێ زەریبەیە 200 ملیۆن بە دڵ و بەگیان پێی کۆت کرێتەوە خیتە چنگی کاکە حکومەتگیان چونکە بە بزە و زەردەخانە لێت وەرەگرێ و خۆت ئەڕۆی خواخواتە سەرمان گوتوڵی برا ڕەحمەتان لێ بە زوریەمان وەرگردن هەیشە بە فەردە هێناوێتی مرتاح لە چاو شوێنێکا جاری وهەیە ئەگەر یەکێک بۆنە بڵێ بێنە 5,000 بڵێ 5,000 ڕەنگە هەتا مردن بیرت نەچێت. بۆیە خاڵی یەکەم دەبێ بزانین ئەو پەیامە ئایا بۆ هەموو شوێنێک دەشێ یان نە ئەگەر ناوەرناگیرێ. من پەیامێکم هەیە بەس بۆ خێزانم ئەشێ، هەنێ پەیامم هەیە بۆ خێزانم دەشێت بەس بۆ خوشکەکانم ناشێ. خوشکەکە مەڵێ چی؟ ڕاستە برامانی بەڵام مێردی خۆمان هەیە و لە ماڵی خۆمانی کاکە زۆر تەداخولمان مەکە. قسەکەشی ڕاستە، قسەکەشی ڕاستە. جارێک نەفرێک زۆر تەداخولی ئافرەتێکی کردو بە لە جۆری جلوبەرگێک جۆری جلوبەرگێکی پۆشتەیە و تو نابێ ئەوە بکەیت و نازام چی ئەوە هی فلان و فیسار و چی فلانە قسەکە جۆ جوایدا تەمەن کوڕەکە وتوبی دوو لە ڕووی بینەر و بیسەوت و بێحەیایت و نازانم چیتە و حیشەدی هەڵگیرا و فلانە. بەڵام لە ئاخیران بەو برایەتە وتی کاکتۆ ئایا من ڕاستم گوتم نا هەڵەت کردو پیاوی خۆی هەیە پیاوی حەزی لەم جۆرە جلوبەرگەیە لەم جۆرە جلوبەرە پۆشتەیە بە چاکی ئەزانێ و بە مەزبوطی ئەزانێ و بە دینی ئەزانێ و بە فلان ئەزانێ و لە ماڵی خۆیەتی زەرری هەیە نەخێر سمعی تۆی ناشین کردو نەخێر تەداخولی ژیانی تۆی کردو نەخێر هاتووە تەداخولی ژنی تۆ بکار نەخێر تەواو بەردێ بخەرە سەری چۆتە ماڵ و حاڵی خۆی و ژیانی خۆی. بۆ ئێمە بەستم لە چییە کەواتە بێ بزانێ ئەو پەیامە بۆ کێ دەشێت ئەمە زۆر گرنگومە. دوو ئایا پەیامەکە چی مەغزایەکی تێدایە چی کۆنتێنتەکەی چۆنە گرنگە ئەم کۆنتێنتە زۆر گرنگە. یعنی من ڕەنگە لە ماڵی غەزورم مەجلیسێکم بەدڵ نییە هەر ئەوەنم بۆ هەیە مەجلیسەکە بەجێ بێڵم و بڵم کاکە ئەم ژەمە لێرە ناخۆم باخەکەی تری چاوم بێرچی چی لە ماڵی ئەوان دەگوزەرێ توانیم نەسیحەتێک دەکەم توانیم ئامۆژگاریەک دەکەم توانیم بۆ کۆلە پێشنیارێکە بەس باخەکەی تری خۆمە ماڵی ئەژداد و ئاباوی من نییە ماڵی باوکی من نییە ماڵی غەزورانێکە بەڵام لەلایەکە کچی کادا پێم و ماڵی خۆم هەیە کاتەمە بەستم لە چێتەنەوەیە سلێرە زۆر باوەڕت بێت تەسەورەکەی گێڕامەتەوە لە شوێنی تر ئاوەڵزاوایە بەچی تووڕەبوویە باش وڵا کچی ئەم کچ دراوەتە ئەم کچی ئەم ماڵە دراوە بە شوو پرس بە من نەکراوە ئاخ تۆ چیت باوکی ماوە برای ماوە کچەکە خۆی گەورەیە هاوسەفەری زانکۆیەتی بە کەسێکی باش و بە ئەخلاق دراوە ئەگەر قەینا کۆمنتە تێ ئەڵێ وەڵای بێ ئەخلاقە زەرە لە منیشەدا قەینە لەچی داوە بە یەکا من نایەم بۆ ماڵە پرس بە من نەکراوە ئاخ تۆ چیت قەنچک پیازی و کسلێمانی ئەڵێ سەلک سیری ئەخ تۆ چیت بەڕێزەکەم لەگەڵ ڕێزمە بۆ ئێوە خاڵێکی گرنگە بزانین سنووری من اینجا دەتوانێت. خاڵی سێم کە زۆر گرنگ و مهمە بۆی وای لێ نییە پەیامەکە تێک نەچێت زۆر جوان و مەزبوطە چاکە کە ئێمە هەمیشە زمان شیرین بین وتەکانمان شیرین بکەین بە قسەی خۆش بە تەرتیبات ئەمە بۆ کچ و بۆ ژن و پیاوەکان بەڕاستی زوو ئەم کێشەی دێتە ڕێمان پرسێکی بەجمێن ئەڵێ کاک تۆ تا ئێرەم هات ئەڵێم بۆ جمێنت پێدا بە دایک و باوکو کشتیڵە چی نەمدایە جەڵدە لێمێدا توش نەزیفە بووم ئێوە ئەوە خراپ ئەوە خراپ بەڕاستی هەڵەیە. بۆیە هەمیشە ئەمانە هۆکارە بۆ ئەوەی کە وای لێ بێت پەیامەکەمان بگات و نەسیحەتەکەمان بگات و بە جوانی و بە مەزبوطی ئەو پەیامی پێمانە ئەو شتێکی باجامە بۆ مامۆستای ئاینی هەر زۆر گرنگە بۆ حکومەت زۆر گرنگە بۆ پەروەردگار گرنگە بۆ ڕاگەیاندنکار دقات گرنگتر و مهمتر.